ئەمڕۆ ڕۆژی 25 مانگی 11 کە ئەگەر سەیرێکی ڕۆژمێری نێودەوڵەتی بکەن ئەبینن ئەم ڕۆژە تەرخانکراوە بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ژنان و هەوڵەدرێت لە ڕاستیە لەم ڕۆیە هەڵمەتەکان چڕتر بکرێتەوە هەر بۆی لە کوردستانی خۆشمان هەڵمەتێکی 16 ڕۆژە ڕاگەیەنراوە بۆ ئەوەی کە ئەوانەی تر هەوڵ بدرێت ئەم تونوتیژیە دژ بە ژنان کەم بکرێتەوە هەنگاوی چڕتری بۆ بنرێت. جا ئێمە لە تەوەری ئەم بەشەمان ئەمانوێت لە دوو لایانی جیاوازەوە لەسەر ئەم بابەتە قسە بکەین. یەکێک قساکەین لەسەرەوەی کە بەداخەوە دەوترێت تونوتیژیەکان دژ بە ئەم ڕەگەزە ڕووی لە زیادبوون کردووە. هۆکارەکە چیە؟ ئەو کەسانان کە دەبنە قوربانی ئەم تونوتیژیانە چۆن لە لای خۆمان لە ڕووی یاسایی و پاڵپشتیان لێ دەکرێت، چۆن ڕۆشنبیری و بەرچاوڕوونیان پێدرێت، چونکە خاتونی وا هەیە تونوتیژەکەی لە حەقاکرێت بەڵام ناوێرێت دەنگکە یاخود نازانێت چۆن ئەبێ هەنگاو بنێت. لەم کاتانە لە لای خۆمان چۆن هەنگاو ئەنرێت و هەروەها بابەتێکی زۆر گرنگ هەیە لەسەر ئەم بابەتە ئەوەی کە هەردوو ڕەگەز بزانن کە ئەم تونوتیژیانە ئەبێت بە چ شێوازێک ڕابگیرێت. یەکێک لە مێنبەرەکان مێنبەری مامۆستایانی ئاینیە و ئەو وتارانەی کە بە ڕێزانکانیان پێشکەشی ئەکەن. تا چەند هەوڵ دراوە لە کوردستانی خۆمان مامۆستایانی ئاینی لە ڕووی ئاینیەوە نەرمونیانی دروست بکەن لە نێوان ڕەگەزەکانە و وا بکەن کە ئەوان ئەم تونوتیژیانە لە ڕێگەی وتارەکان و وتەکانی خۆیانەوە کەمتری بکەن. کاریگەری کەلامی ئەوان دەتوانێت لەم نێوانەیە بە چ شێوەیەک بێت. لەسەر ئەم بابەتە دوێت بە میواندارەتی هەرێک لە بەڕێزان مامۆستا نەجمەدین قادر کە بەڕێزیان زانای ئاینین و هەروەها خاتوڕاید ڕازفریا کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان و خێزانن لە سلێمانی. زۆر بەخێر بێن سەرکاتە مامۆستا نەجمەدین بە یارمەتی جەنابەت بە من سەرەتا بچمە لای ڕاید ڕاز و لە بەڕێزیان پرسیارکەین کە بۆ لە لای خۆمان بەم شێوەیە بەداخەوە تونوتیژی زۆری هەرچەند تونوتیژی دژ بە ژنان لە هەموو عالەما هەیە بەڵام ئێمە باسی کوردستانی خۆمانکەین جا دوایەتر دێنە لای بەڕێستان بۆی کە کاریگەری مامۆستایانی ئاینی لەم نێوانەیە ئەتوانین چۆن بێت. ڕاید ڕاز پێمان خۆشە بەڕێزت باس لە ئەوە بکەیت کە هەر لە لای خۆمان ئەم تونوتیژیانە بە حکمی ئەو کەیسانەی کە بەرکەوتنتان هەیە لاتان وای بۆ ئامارەکە ڕووی لە زیاد بوون کردووە. سەرەتا ئەمەوێت لێرەوە پێش هەموو شتێک سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدی بەرەنگاربوونەوەی تونوتیژی شەهید نەقیب محەممەد دابنەوێنم کە خۆکو خۆتان ئەزانن لە 4/12 لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکەیە شەهید بوو. و بەنسبەت وەڵامی پرسیارەکەتەوە بەڵێ ئامارەکانی تونوتیژی بەداخەوە ساڵانە ڕوو لە زیاد بوونە و هۆکاری ئەم تونوتیژیانەش زۆرە بۆ زۆر هۆکار ئەگەڕێتەوە و ئەوەی کە ئێمە درکی پێ ئەەکەین خراپ بەکارهێنانی ئەمریکای پەیوەندیکردن و بەگشتی سۆشیال میدیایە و بۆ ئەم مەبەستەش هەنگاوی زۆرمان ناوە ئەگەر ئەتانە ئێستا باسیکە یا خۆ دواتر الله ئەگەر فەرمایە. دوای ئەوەی کە بڵین ئامارەکان ڕوو لە زیادبوون بوو هەستین بە ڕاپرسیکردنێک کە لە مانگی 6 دەستمان پێکرد بە ستافێکی کەمەوە بەڵام توانیمان کە ڕاپرسیەکە تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بێ سەرجەم قەزاکانی سلێمانی و ناو سنتەری سلێمانی گرتەوە. ئەوە بوو هەر لێرە حەزەکەم سوپاس و پێزانین خۆم ئاراستەی ئەو قایمقامە بەڕێزانە بکەم کە زۆر بەتەنگ ڕاپرسیەکەمانەوە هاتن کە سەردانمان کرد لەوانە قەرەداغ بوو پێنجوێن بوو شارباژێر و ماوەت و هەروەها شارە زۆر کە ئەو ڕۆژە جەنابی قایمقام لەوێ نەبوو. بەم شێوە ڕاپرسیەکەمان ئەنجامدا لە نەتیجەی ڕاپرسیەکە بۆمان دەرکەوت کە کارەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئیشەکانی بەڕێوەبەرایەتیەکەمان زۆر بەکەمی ئاشنان پێی هاوڵاتیانی دەرەوەی شار بۆ ئەمە بەستە لەگەڵ ڕێکخراوی CDOە بە خۆشحاڵیەوە پرۆژەیەکمان ڕاگەاند بە ناوی پرۆژەی بڵین بەردەستخستنی کارەکانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوون خزمەت گوزارەکانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی بە هاوڵاتیان. بۆ ئەمە بەستە لە شاری لە قەزای پێنجێن دەستمان پێکرد کە بە خۆشحاڵیەوە پەروەردەی پێنجێن زۆر بە تەنگ داواکەمانەوە بوون و ئیشەکانمانیان زۆر بە هەند وەرگر بە خۆشحاڵیەوە 7 خوێندنگەی ئامادەییمان بەسەر کردەوە بەبێ ئەوەی کە هیچ خوێندکارێک لی بێبەش بێت واتە 1994 خوێندکار بەشداری سیمینارەکانی ئێمەیان کرد لە هەر خوێندنگەیەک 2 سیمینارمان پێشکەش کرد. بابەتی سیمینارەکە لەسەر خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بوو کە بە شێوە کۆمەڵایەتێکی و لە هەمان کاتە یاسایەکەی کە یاسایەک هەیە ئەم ئامێرەکانی پەیوەندیگرتن ئەگرێتەوە. بۆ ئەمە بەستەش ئێمە تیمێکی زۆر جوان زۆر ڕێک و پێک کە پێکاتون لە
ئەفسەری لێکۆڵەر و شارەزا لە بواری یاسا و هەروها توێژەری کۆمەڵایەتی و یاسایی وە لە ئەنجامی هەموو لە کۆتایی هەموو سیمینارێکە ڕاپرسیەکمان پێشکەشی خوێندکاران ئەکرد بۆی بزانین ئایا تا چەند ئەم خوێندکارانە سوودمەند بوون لەم سیمیناری ئێمە ئایا بەردەوام بین و لە کۆی 1940کە خۆشببختانە لە 167 سوودمەند بووە یعنی نووسی بووی کە سوودمەند بوون کە ئەمە فیدباکێکی زۆر باشە بۆ ئێمە و حالیان لە قەزای شارباژێڕین ئیشەڵا ئەوێژ هیچ خوێندنگەیەکی لێ بێ بەش ناکەن. مامۆستاجان زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێ ئەم بابەتەشمان لە ڕووی ئاینی ئیسلام و هەمیشە مامۆستا بەڕێزەکان بەڕێستان لە میبەرەکانتانەوە لە ڕێگەی ئاینی پیرۆزی ئیسلام و پەیامەکانتان هەمیشە لە خزمەتی مرۆڤایەتیایە و هەمیشەش لە مینبەرەکانی ئێوە ئەو پەیامانە بە شێوەیە کاتۆتە ناو خێزانەکان و لە ڕێگەیەوەی کە ئێوە ئامۆژگاریەکان بڵاوکەن و هەمیشەش باسی یەکسانیەکەن هەمیشە باسیەوە ناکەن کە هیچ تون و تیژیەکە بێ لەم ڕۆژەیە ئێوە وەکو زانایەکی ئاینی پەیامتان چییە بۆ ئەم بابەتە یاخود کە خانم ئاماژەی بۆیە کە ئامارەکان بەرەو بەرزبوونەوە ڕوە ئایا ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر کۆمەڵگا و لەسەر میلەتەکەمان. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سڵاو ڕێزم بۆێوە زۆر پێشوازی جوانەکەت و بۆ بینەرانی بەڕێزیش. دیارە ئاین بۆ خزمەتکردنی مرۆڤ هاتووە بۆ پەرزکردنەوەی پرۆی مرۆڤ هاتووە بۆ گەیاندین مرۆڤ هاتووە بە سەرفرازی لە دنیا و بەختەوەری لە قیامەتی. ئەگەر دنیای خۆش نەبێ قیامەتیشی لە دەستدەدا لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام لەو شوێنەوە دەست پێکا لەگەڵ تاک بۆ کۆمەڵ و کۆمەڵ بۆ تاک. هەمیشە ئاین لە سەرەتای هاتنیەوە بە هەموو ئاینە جیاوازەکانی ئاسمانیەکە ئەنەوە بۆ ئەوە هاتوون کە مرۆڤ خۆشببختی بەدەست بێنێ و خۆشترین ژیان لەسەر زەوی بژی و بە پێی پەیامی پەروەردگاری ئەو کاروبارەکانی سەرزەوی بەڕێبەری. لەناو ئانشا ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە لەسەر خۆشەویستی و بنەمای بەیەکەوە ژیانی خۆویستانە واتە یەکترویستەن بنیاد دراوە و پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ مرۆڤەکان چ لەم ڕۆژە و چ لە ڕۆژەکانی کە چونکە ئێمە پەیوەند نییە بە ڕۆژێکەوە ئاین پەیوەندە بە هەموو ڕۆژەکانەوە پەیامی ئاینی پەیوەندە بە هەموو ڕۆژەکانەوە لەگەڵ هەموو ڕووداوەکانی ڕۆژە نوێ بێتەوە. ئێمە لەم ڕۆژەشا بە خەلکیڵین بەڕاستی دوورکەوتنەوە لە ئاینی ڕاستەقینە ئاین ئەوە نابتەنها بۆ ئیدعا بیگریوە بۆ ئەو بیگری زیل و بەرگەکەت لە ئاینی بچەیە هەندێک کەڵچ و کەوتت دروشمی ئاینی وال لێ بکە ئاینێکی ڕاستەقینە کە تۆ لەگەڵ خوای خۆت ڕاستکەی لەگەڵ نفسی خۆت ڕاستکەی لەگەڵ خەڵکی ڕاستکەی پەیامەکەی ئەوەیە کە ڕێزگرتن لە ژن و تەبایی ناوخێزان خۆشترین ژیان دەستەبەرەکە. ژن و پیا و دووشتی دژ بەیەک نین و پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرموویەتی النساء شقائق الرجال نیوەکەی تری پیاوانن و پیاوانیش نیوەکەی تری ژنانن واتە دوو نیوە ئەگەر بەیەکەوە نەبن یەک تەواو ناکەن لەبەرەوە ناکرێت لایشان نادیدە بگیرێ و ڕێزی لێ نەگیرێەوە بتوە بە تەمابی لاکەی تر تەواو بکەیت. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرموویەتی ئەوانەی کە ڕێز لە ژنانەگرنەوە ئینسانە بەڕێزەکانن و ئەوانەی کە بەڕێز بێڕێز سەیری ژنانەکەن ئەوانە خەڵکە نزمەکانن. ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئەهانەهن ئیلا لەئیم. خەڵکێکی نەفس نزم نەبێ یهانەی ژن ناکاوە خەڵکێکی بەڕێزی ژن نەبێ ڕێزە ژن ناگرێ. ئەمە سەرەتایە بۆ ئەوەی کە بچینە ناو بابەتەکەەوە. ئێمە بەڵام ئەبێ پێناسەکانی تونند و تیژی زیاکەینەوە توندی تیژی کامەیە لای ئێمە چۆنە لای یەکێکی تر چۆنە لای منی مامۆستایەکی ئاینی چۆنە لای مامۆستایەکی تر چۆنە ئەبێ ئەم تونند و تیژێش نەکەین بە ئێرهاب و تیرۆریەکە سە لە لای تورکیا خەڵقی ئەفرین و ڕۆژ ئاوای کوردستان هەمیان تیرۆریستن لای خۆشمان تێ کۆشەرن لە شوێنێکی تر یەکێکی کە تیرۆریستە ئیرهابیە یەکێکی تر نەخێر تێ کۆشەرە ژیان بووە 750,000 تورکی قوبروس حەق خۆیەتی مافیان هەبێ بەڵام کوردستان نابێ مافی هەبێ ئەگەر ئاوا سیر بکەین تونتیژیش بەم پێناسەیە سیر بکەین ئەوە ناگەینە نەتیجە لەگەڵیا ئەوەش مامۆستایانی ئاینی نین بە تەنیا گرنگیان داوە بە توندی و تیژی بەرامبەر بە ژن یا ڕێزگرتن لە ژن بەڵکوەوە ئاینی پیرۆزی ئیسلامۆک لە سەرەتاوە هاتم ئێمە لە مینبەرەکانمانەوە زۆر جارەڵین خەڵچینە بگەڕێنەوە بۆ ئاینی خوا بگەڕێنەوە بۆ ئەو ڕێزە سەرەتایی کە ئێمە لە ئاینەکەمان وەرماگرتووە ئەگەر ببینین
بگەڕینەوە ناو خێزانە کۆنەکانی سلێمانی هەمومان باوکمان باپیرمان نەنکمان دایکمان بەو ژیان ناتێپەڕیەوە و بەختەوەری ئەوانمان لە دەست داوە ڕاستی ئەگەر خۆمان نەخەڵەتێنین لە دەستمان داوە ئەم ڕێکخراوانی کە ئێستا هەن نەمان بوو بەڵام خێزان زۆر پتەو بوو ئەم بەڕێزە کە ئێستا ڕایی دەلێرێ و تەبێژی دائیرەیەکە و تەبێژی بەڕێوەبەرایەتیەکە ئەم بەڕێوەبەرایەتیەمان چەند ساڵ لەمە و پێش نەبوو ژنی کورد لە شۆڕشەکانی ئەیلول و شۆرشی نوێ و لەو شاخانە هاوسەرەکەی یا پێشمرگە بوو یا سەرباز بوو یا ڕای کردبوو لەم دوانە لە یەکێکیان فیراد بوو خۆی سەرۆکی خێزان بوو بەڵام ئەم تونتیژیە نەبوو بۆ هەندێک کەلتور هەیە وەکو خوشکی بەڕێز جەنابی ڕایید ئیشارەی پێکرد هاتوۆتە ناو خێزانی ئێمەوە کە خێزانی تێکداوە یەکێک لەو شتانەی کە ئێمە لە دەستمان داوە پرەنسیبە ئاینەکەیە ئاین ئەو ڕۆڵە پێگە گەورەی نەماوە لە ناو خێزانە لە ناو تاکەکانە بەڵێ زۆر خێزان هەیە باشە الحەمدوللا تا ئێستا ئەوەی هەیە ئەگەر وەکو خوشکی بەڕێز فەرمووی ئاماریان کرد وەگەر ڕۆژێکیش بێنە ئەنجومەنەکانی فتوا دوو ڕۆژ بێنە ئەنجومەنەکانی فتوا سێ ڕۆژ لە دادگاکانی باری کەسێتی دابنیشین تێ ئەگەین خێزانی کوردەواری یا خێزانی خەڵق بەعام تۆی شارەتێکی جوانە پێداوتر لە هەموو جیهان هەیە توندوتیژی بۆ گەشتوێتە ئەم حاڵەتە بۆ گەشتوێتە ئەم دیاردەیە بۆ بە دیاردەیەکی گەورە لە ناومانە ئەبینین واسێنان لە ئاین دوورکەوتنەوە لە پرنسیب و کەلتوری نەتەوایەتی خۆمان ئێمە نەتەوەیکی زۆر یعنی ژیان خۆشەویستی ژیانمان خۆشەوێت بۆیە هەرمافیشمان خوراوە خەڵکی شەڕ و کێرشە و هەران نەبووین یعنی هەتا خەڵک هاتوۆتە وڵاتەکەمان ڕێزمان لێگرتەوە دوایی لێمان بووە سەرەتانێک و نەکبەتێک ئێمە لە میلەتی کورد وەکو بەبێ ئیسلامیەتێکە شێر خۆی ژیانی خۆشەوێت پێکەوە ژیانی خۆشەوێت لە پرەنسیبە کوردەواریەکەش لەگەر ڕێز و حرمەتم لامانداوە لە دابوونەریتی باو باپیرمان لامانداوە چوونێتە و شوێنەی کەشتی تازە هاتوو هەموو بە جوانە زانی وە شتەکانی خۆمان بە ئاینەکەشمانەوە وەکو شتێکی کۆن سەیرەکەین ئەگەر بگەڕینەوە بۆ ئەم مۆندیالەی قەتەر ئێستا قەتەر کەلتوری ئاینی و نەتەوایەتی خوان بە خەڵق ئەناسێنێت ئێمە زۆر جارەڵین کاکە بسمیلا مەکەنەوە گزەلام فلان کەس عاجز ببێت کاک باو باپیرم مسلمانە و من خەڵکێکی مسلمان میوانەکەم بەخێر بێت هەر کەسێکەیە من چوم بۆ پێشوازی پاپا بەزەوێت پاپاش ڕێز لە من بگرێت پێشوازکەری لەبەرەوە نابێ ئێمە لەو دابوونەری تێ خۆمان کۆبینەوە بۆ پرسیارەکەشتان مامۆستایانی ئاینی هەردەم جارێ لەو ماڵی خۆمانە ئێمە مامۆستایانی ئاینی شتێکمان پێڵێن ئەڵێن مەلاوانە بووە لە ژنەکانیانە ترسن و بابی ئەم دوو قسە خۆشەشی تێکەڵکەین مامۆستایانی ئاینی نازانم بە کوردەواری بازار سەر ژنانین و ئەمەوانیە نا من ئەزانم خێزانەکەم چەندێک چاکەی بەسەر منەوە هەیە ئەزانم دایکم چۆن منی بەخێو کردووە ئەزانم خوشکەکەم چییە بە نیسبەت منەوە ئەزانم جگەر گۆشەکەم کە کچەکەمە چه ئینسانێکە و مافەکانی لە ئاینی پیرۆزە من ئێستاوە لەم تەلەڤیزۆنەوەڵێم هەرگیز نەمتوانی و مافەکانی خێزانم وەکەوەی لە ئاینایە ئەوەی ئاینی ئیسلام لێم داواکە دەستەبەری بکەم لەبەرەوە ڕێزی لێگرم هیچ نەبێت تەعویزیەوەی بۆ بکەم و بە ڕێزم پێی بڵێم بە ڕێزەکەم پێی بڵێم ئەوە مافەکانی تۆیە هەندێکیم پێ نادرێ بەم ڕێزە بۆ دەستەبەرەکەم بەڵام بەداخەوە خەڵق لەمە دوور کەوتوتەوە خەڵق لەم پرینسیبە ئاینە دوور کەوتوتەوە من لە منبەربیشیڵێم ئەوانەی کە دوندوتیژەکان هەیە کەمیان دیان ڕاستە لە ناو ماڵی شاهەیە مسلمانە نوێژەکە دایمە لە مزگەوتە دیعای زۆر گەورەی هەیە بەڵام لەگەڵەوەشا ناتوانێت پرەنسیبە ئاینەکە وەکو خۆی جێبەجێ با بڕێنە لای ڕایدڕاز مامۆستا نەجمەدین زۆر بە جوانی باسی ئەوەی کرد کە بەداخە ئەو گۆڕانکاریانەی بەسەر کۆمەڵگای ئێمە هاتووە وای کردووە کە بەشێک بێت لە هۆکارەکان بۆ زیادکردنی ئەم تونوتیژێ بە ڕێزیشت هەر لە قسەکانی خۆتە ئاماژەت بۆ کرد ئێوە تیشکتان خستۆتە سەر سۆشیال میدیا و بەکارهێنانی خراپی سۆشیال میدیار کە بەداخەوە ئەوانەی تر ئاگرەکەی بەچین کردووە پێم خۆشە بە ڕێزت باس لەوە بکەیت کە ڕایدڕاست بۆ سۆشیال میدیا لە لای ئێمە ئەم کێشە گەورەی ناوەتەوە بەتایبەت بۆ خاتونەکانمان بۆ کچانمان بەڵێ ناتوان بەتەنیا بڵێن بۆ خاتونەکان لە بەرەوەی سۆشیال میدیا ئێستا هەمووی بەکاری هەیە ئێمە چون ئەمڕۆ ڕۆژی تونوتیژی دژمنانە ئەمانەوێت لەو لایەنەوە زیاتر تشکێنە سەر ڕێگەزەکە طبعا
ئەو سوۆسیال میدیایی کە بەدەستیەوەتی ئێمە هەموو جارێک جەخت لەسەر ئەوە ئەکەینەوە ئەو مۆبایلی کە بەدەستەوەیە ئەتوانی بەلایانی خراپیش و بەلایانی باشیش بەکاری بێنی بگرە لەوانەیە لایەنە باشەکەشی زۆرتر بێت لەوەی کە خراپی بەخراپە بەکاری بێنی ئەوە تا بزنس خۆمان بەچای خۆمان دەبین هەنێک کەس کردوێتی بە بزنسی ڕۆژانەی خۆی تۆڕە کۆمەڵایەتەکانی وا بەکارهێناوە یان بۆ زۆر شتی تر یعنی بەکارهێنرێ بە باشە بەڵام لەلایەنە خراپەکەشەوە بە هەمان شێوە بەداخەوە کچان کاتێک کە سوۆسیال میدیا بەکار ئەهێنن نازانن چۆن بەکاری بێنن بۆ نمونە هەموو جارێکە لە سیمینارەکان ئەمە جەخت لەسەر ئەوە ئەەکەینەوە کاتێک تۆ ڕکوێستێکی نەناسراوت بۆیت بۆ وەری ئەگری تاکو دڵنیا نەبیتەوە لەو کەسەی کە ڕکوێستی بۆ نردووی وەری مەگرە یاخود سڵاوێکە بۆ ئەنێرێت یعنی چەند کەیسمان هەبووە سەردانی ئەمیان کرد لە سڵاوێکەوە تووشی کارەساتی دوای ئەوە بوون یعنی ئەو کەسێک کە لە پشتی مۆبایلەکە تۆ نازانی کێە ڕەنگە ئەسڵان هەر ئافرەتێک بێت کە خۆی کردبێ بە کوڕ یان ڕەنگە کەسێک بێت بە ناوێکی نەخوازراوە هاتبێتە سوۆسیال میدیاوە بۆی ئەمانە هەمووی تەڵەن پێیانەوترێ هەراسانکردنی سوۆسیال میدیا هەراسانکارن ئەمانە زۆر باشە دەست خۆش بێ مامۆسا لەو قسەکانی جەناب تایانی ئەو کەلتورە جوانەی کە ئێمە لە باو باپیرانە و بۆمان ماوەتەوە لەوانەیە ئەو ڕێز و خۆشەویستە بێ کە ژیانێکی زۆر سادەی بۆ دروست کرد بین بەڵام میلەتێک بووین کە هیچ کەسێ دەرگای حوشەی داناخسەمی ماڵی خۆی بوو یعنی ئەم کەلتورە جوانەی کە هەمانە بوو بەداخەوە ئێستا بەهۆی ئەم پێشکەوتنانەوە زۆر جارەوەی کە خاتون ئاماژەی پێەیە ئەو لایەنەی کە زۆر سوودی هەیە ئێمە ئەو لایەنە زیاتر بەرز ناکەینەوە ئەوی کە زۆر خراپە زیاتر کاریگەریە بێ نەک لەسەر بۆ نمونە خانمان لەسەر مناڵمان لەسەر گەورەکان لەسەر گەنجەکانمان لەسەر ئەوانەی کە ئێستا بەرکەوتنیان تازە هەیە نەشارەزان و چۆن بەکاریێنن ئێوە کە هەمیشە باوکان برا گەورەکان ئێستا خانمانی ژیانە ناو مزگەوتەکانەوە لە مینبەرەکانی خۆتانەوە تا چەند پامی ئەوەتان هەیە کە لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی ئەوەی کە جارێکی تر چارە سەر بۆ کێشەکە بدۆزنەوە لە ڕێگەی ئەوە ناکە بەتون و تیژی تۆ ئەم پیشەیە یاخۆم دیاردەی پێتەرک بکەیت تا چەند گرنگە بەم شێوە سادە و ساکارە لەگەڵ یا بڕۆی تاوەکو ئەم دیاردەیە بڵاو نەبێتەوە زیاتر پرسیارێک لە ژێگەی خۆیەوە بەڕاستی کوردوتەلی پڕ بەپێسی بابەتەکە بوو من داواکاریەکەم هەیە لە میدیاکان لە تەلەڤیزیۆنەکانی وەکوێوی بەڕێز وتارەکانی مامۆسایانی ئاینی میوانداری بکەن ینی واتە بچنە لای مینبەرەکان و لەوێ وتارەکانی مامۆستایانی ئاینی بگوازنەوە تاوەکو بەجێی زۆرترین کەس بگات معلومی جەنابتانە خەڵکیی زۆر دێ بەڵام هەر ئەو خەڵقەیە هەموو جارێ دووبارە بێتەوە پەیامەکەمان بەگوێی هەموو کەس ڕناگات کەواتە بۆی ڕابگات ئێوە بەشدارێکی باش من لەوە لەگەڵمان بۆی بتوانین بە هەموو لایەک ئەوە بگەێنین ئەم سوۆسیال میدیایی کە دادەیجان باسی کرد دیارە هۆکارەکەی چی ئێمەوە خراپ بەکارێنین بۆ ئەوە بە زۆری بەکارێنین ئەگەڕێنەوە بۆ کێشەیەک کە یەکەم بێکاریە بێکاریەکی زۆر لە ناو ئێمە باوە گەنجەکانمان چەند ساڵە لادێمان نەماوە معلومی جەنابتانە لە لادێ داهات نەما وەکو زوو نییە خەڵق لە لادێکە بتوانێت خۆی بژێنێت لەبەرەوەی بەروبوومەکانی لادێ ئێستا لە سنوورەکانەوە بۆمان دێ و باشزانتری شواتە من ناتوانم منافەسەی دەرەوەی وڵاتەکەم کەم کە لەم لاو لەولاوە بۆمان دێ و تا ئێستا نەتوانراوە ئەوە کۆنتترۆل بکرێت ئەوە لادێ نەماوە لە ناو شاریشا دیارە زۆربەی کاروبارەکان پەیوەندیان بە دوو بابەتەوە یا ئەوە تا بازاڕێکی ئازاد هەبێ یا ئەوە تا دامەزراندن هەبێ کەم دوانەی چیانین خەڵک بێکار بوو کە بێکار بوو زیاتر چێتە سەر سۆسیال میدیا کە چوە سەر سۆسیال میدیا سەعاتێ 2 ساعت 3 ساعت 4 ساعت لە چەند ئەگەڕێتەوە بۆ بابەتی ئاینی و زانستی و ئەمانە دیارە زۆر کەمی بۆچی کەم بابزانین بۆچی کەم بیری لێکاتەوە لەم زانستی کە خوێنوێتی چەند ساڵە زانستی چی تەواو کردو چی تەواو کردووە نەتیجەکەی بێکاریە لەبەرەوە چێ بەلای شتێکە کە چۆن ئەڵی کەمێک لە بێهۆشی و بێ ئاگایی پێ ببەخشێ بڕاتە ناو دنیایکی ترەوە دادگان جەنابی ڕایی زۆر جوان ئیشارەی پێیە ئەو کەسانیش کە دێنە سەر سۆسیال میدیا سۆسیال میدیا زۆر جار بێ دایک و باوکە لەگەڵ ڕێز و حرمەتم ڕازی بێ دایک و باوکە نازانی لەکوێوە دێ فەرمووی گەنجەکان ژنەکان وەڵای ئەمێ ڕسپی منی مامۆستای ئاینی شتی ئەوەنە سەیریەتە سەر بابەتەکە بێ خێرا فریان بکەوی داوای لێبوردن بکە شتەگەل سڵیتەوە بلۆکی بکەی نادان چی بکەی گەنجێک باوار ڕەنگە ڕانەگا ڕەنگە
بیل لە شتێکی ترە کاتەوە چێتە دنیایکی تر بڕواتان هەبێ بابەتی وامان لایە گەر بۆتان باز بکەم ڕەنگە زۆر بێتاقەتتانەکە ڕەنگە فرمێسک بە چاوەکانتانەیەتە خوارەوە مناڵ بەڕڵا بووە بەهۆی ئەم بابەتەوە ژومێت لە یەک جیابوونەتەوە بەهۆی ئەم بابەتەوە لە شاری دوورەوە خەڵق شتی سیر و سیر ماڵی یەکتریان تێکداوە لەبەرەوە ئەکرێ ئەم سوسیال میدیایە بە زۆرێک لە زۆرەکان کە کۆنتترۆل ناکرێت پێم وانە کەس توانێت کۆنتترۆلی کات بابەتی ڕێگەیەکلی دەڕێگەیتنی یەتە ئاراوە لەبەرەوە ئەکرێ بە هەندێک بابەتی وەکو دروستکردنی هەری کار کار پێکردنی گەنجەکانمان لاوەکانمان ئەبەمە بتوانین زاڵ بین بەسەریان هۆشیاریە کە هەمومان تیا بەشدار بین هەر تەنها بە مامۆستایانی ئاینی ناکرێەوە ئیلا ئێمە وشیاری زۆرە دەین و لە منبەرەکانمانەوە لەگەڵ هەموو خەمی خەڵقین ئەوە هەر ئێوە نین هەر ئەم ڕۆژە نیە لە ڕۆژی باوکان لە ڕۆژی دایکان لە ڕۆژی بێکۆژیان لە ڕۆژی چی لە ژینگە نازام چی هەر هەمووی پەنا بۆ ئێمەیەنێ و ئەگەر بڕواتانە بێ ئەگەر بەم ڕۆژانە بکەین ئێمە فریاوە ناکەوین بابەتی دینی واتە عیبادەت باس بکەین هەرەبێ لەم بابەتانە بین بۆیە بەتەنیا لایەنێک ناکرێ ئەبێ هەمومان بیری لێ بکەینەوە و هاندەرێکی باش بین بۆ ئەوەی کە خەڵکەکەمان بگاتە وشیاریەی با بە سوسیال میدیا بێ دایک و باوکە ماڵوێرانکەرە سوسیال میدیا بێ دایک و باوکە ماڵوێرانکەرە لایەنە باشەکەی بە کەمی بەکارێ لایەنە خراپەکەی بە زۆری لە کۆمەلگای ئێمە شتێک نەبوو ناوی مادەی هۆشبەر بێ بە تایبەتی ئەمەی کە ئێستا باوە بەداخەوە ینی ئێستا ئەوەی کایبینی شتێکی دڵخۆشکردنی شتێکی ئازاردەرە ئەم سوسیال میدیاژ ئاوای کردووە بۆیە دەبێ بە هەمومان ئاگامان لێ بێ و تەنها بە مامۆستایانی ئاینی یا بە بەڕێز بەرەنگاربوونەوەی تند و تیژی یا بەوتە و کۆڕ و کۆمەڵ و سیمینار و پانێڵەکانمان ئەمە کۆتایی نایەت بەڵکو دەبێ هەمومان بەرنامەیەکی شڕوپڕی بۆ دانرێ لەسەرەوە لە بەڕێوەبردنی وڵات تا خواری خوارەوە تاکەکان تیا بەشدار بن و بتوانن بە چاکترین شێوە لەم حاڵەتە نزات هیوادارین بەو شێوەیە جا ڕای دڕاز ئێستا جەنابتان ڕۆژانە لەگەڵ ئەو کەیسانەیە ڕوبەڕوو ئەبن کە قوربانی ئەم تونوتیژیانن دیارترین جۆرەکانی قوربانی تونوتیژی لای خۆمان بۆ سەردانتانەکە کامێک لە جۆرەکانی تونوتیژی لای خۆمان بەداخەوە زیاتر ئەبینڕێ وەکو ئاماژەم پێیا لە ئێستا سوسیال میدیا بڵێن لە یەکەمایە لە تۆپایە ئەمە هۆکارەکەیە بەڵێ و دوای ئەوە نائاشتەوایی ناوخێزانەکان کە شەڕکردن و هەڕەشەکردن و ئەمانە زۆر زۆر سەردانی ئەمە لە پرسیارەکە هەرەوە بوو کە ئێستا هەر بە قسەکەی جەنابەت ئایا ئەم جۆری تونوتیژیانە تەنیا کەلامیە ئایا جەستەیە ئێستا ئێمە تەنانەت جۆری داراییمان هەیە کامێک لە لای دەرونیەکە زۆر زۆرە و دوای ئەوەش جەستەیی بەڵێ و ئەمەش ئەگەڕێنمەوە بۆ ناهوشیاری تاک لەبەر ئەوەی کە نازانێت کە بەڕێوەبەرایەتێکی بەرەنگاربوون تونتیژی هەیە کە ئەتوان سەردانی بکەن یاخود یاسای ژمارە هەشتی ساڵی 2011 کە ئێمە خۆشبەختانە جێبەجێکەری ئەو یاساین ئەمانە زۆرن بەڵێ ئەم جۆرە تونتیژانەوە لێرەوە ڕایەگەێنم یعنی هەر خێزانێک کە بەرەنگە یعنی کە تونتیژی تیا ئەبێت سەرەتا با هەوڵی چارەسەر با لە ناو خۆیانە بۆ یعنی ئەگەر لە ناو خۆیانە کەسی سێهم بۆ من زیاتر مەبەستم لە ژن و مێردەکانە کەسی سێهم تەداخل کات عادەتەن زیاتر گەشاکات و دەشەنە ئەسەنێ و ئەگەر هەر چارەسەر نەبوو ئەوە کەسێکی ناو خێزانەکەی خۆیان کە زۆر زۆر سیقیان پێی هەبێ ئەتوان کێشەکەی خوانیان چارەسەر بکەن ئەو کاتە هەر نەبوو ئەتوان سەردانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژی بکەن کە ئەم بەڕێوەبەراتیە خۆشبەختانە حەوت نووسینگەمان هەیە کە سییانیان لە ناو شاری سلێمانیە بە شێوەی سنووری جوگرافی دابش بوون و چواریش لە دەرەوەی شارە ئەم نووسینگانە ئەتوانن سەردانی نووسینگەکان بکەن و پێش هەموو شتێک کە سەردانەکەن ئەچنە بەردەم لێکۆڵەر ئەو لێکۆڵەر کە جوان جوانگەل لە چیرۆکی ئەو کەسە ئەگرێ سەرەتا ئەگەر بزانێت یەک تۆز مەجای ئاشتەوایی تایە ئەینێرێتە هۆبەی خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی کە لەناو هەموو نووسینگەیەکە هەیە ئەم هۆبەیە خۆشبەختانە نابێتە پەڕاو ینی ئەوراقەکەی ناچێتە بەردەم دادگا دادوەری بەڕێز بەڵکو بە شێوەیەکی کۆمەڵایەتی ئاشتەوایی بۆ ئەکرێت و هەوڵی چارەسەرکردنی کێشەکەیە چونکە لە کۆتاییە ئامانجی ئێمە یەکڕێزینە و خێزانەکان نەک پەرتەوازە بوونیان و لە هەمان کاتیژە سنتەری ڕایشکاری خێزانیمان هەیە لە ناو بەڕێوەبەراتی بەرەنگاربوونی تونتیژی ئەم سنتەرەش چەند هۆبەیەکی هەیە یەکێک لەوانە بە هەمان شێوە هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتیە هەروە هۆبەی ئاشتەوایی خێزانیە
و لەگەڵی هێڵی گەرمی 190 کە زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بم ئەم هێڵا 24 کاتژمێر کراوەیە بەبێ جیاوازی تەمەن و کەلتور و ئاین پەیوەندی بکەم بەو هێڵەوە هەموو کەسێک ئەتوانێت پەیوەندی بکات بەبێ جیاوازی ژمارەکەی 190 کە 24 کاتژمێر کراوەیە و کارمەندی لەسەر 24 کاتژمێر و ئەتوانن هەر ڕاوێژێکی یاسایی یا کۆمەڵایەتی یاخود دەرونی لەو هێڵەوە جواب ئەدرێتەوە و چەندەها کات یعنی چەندەها کات هەبووە کە کەیس هەبووە لە حاڵەتی خۆکوشتنا بۆ تەلەفۆنی بۆ هێڵە کردوێتی ئەگەر فریام نەکەون ڕسمەکانم بڵاو ئەبێتەوە لە لایەنی بەرامبەرەوە خۆشببختانە توانیمانە بە هاوکاری لەگەڕ JCC و پۆلیس بڵێن فریای بکەین و لە خۆکوشتن ڕزگاری بکەین. دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس مامۆساهاتی نەکۆتایی ئەگەر شتێکت مابێ پێمان بڵیت. وای من ئەو شتێککە من ماوە ئێمە کۆمەلگایکی شەرقی ئیسلامی بەڵێ لەم کۆمەلگا شەرقی ئیسلامیانە جیاوازی لەگەڵ کۆمەلگایکی ڕۆژاوایی ڕێی ئیسلامی لە معلومی جەنابتانە دادگاکان و پۆلیس ئەمانە بۆ یەکلایکردنەوەی مەسەلەکانن بەڵام لای ئێمە بە جۆرێکەکەی تێگەین وەختی کە شکا دەکرێت ئیترە بێتە بنبڕ لە بینی ئەو دوو کەسا زۆر بە گرانی یەکەگرنەوە بە تایبەتی کە چووە دادگاکان ئەمە خۆی ئەمەش وڵاتێکی هەیە واتە میش بەبێ هۆکار نیە لە وڵاتە غەربیەکان خەڵک کە گەیشتە 18 ساڵ ئیتر ئەتوانێت پەیوەندی لەگەڵ خێزانەکەی بچڕێ چۆن ئەژی بۆ خۆی بژی سەربەز بژی بەڵام لای ئێمە تاو کۆتایی تەمەن هەمومان بەیەکەوەین بۆیە نەهێڵین بگاتە ئەو حاڵەتی ببێ بە شکات و شکاتکاری و دادگاکان و خۆشببختانەمان کە وەکو فەرمووی وەکو لای ئێمە لە فتوواکان هەوڵ بدەین نەگا بە دادگا و پێش دادگا چارەسەری مۆزوعەکە بکەین ئەمانیش ئەویان هەیە هەوڵ بدەین نەگاتە ئەوێ چونکە ئێمە کۆمەلگاشی شەرقی ئیسلامین شکات و شکاتکاری وشتمان بەلاوە ناخۆشە و ناتوانین پەیوەندیەکانمان لە دوای 18 ساڵیەوە لە یەک بپچڕین هەمومان بەیەکەوە مێنینەوە ئەگەر من باپیرم بەمایە سە لە خزمەتیا بووم معلومی جەنابتان ئێوەش هەروەهان ئەم خوشکە شەروایە لەبەرەوەی ناتوانین پەیوەندیەکان بپچڕێنین حەقە نەیەڵین بە جوانترین شێوە پارێزگاری لێ بکەین وە تونگ و تیژەکانیش تەنها بەرامبەر بەژن نییە یعنی ئەمە عنفی ئوسەریە واتە لە ناو خێزانە جاری وایە بەرامبەر بە پیاویشەیە بەرامبەر بە مناڵەیە بەرامبەر بە کوڕە گەورەکایە لەبەرەوە بە هەمومان ئینشاءالله بگەڕینەوە بۆ جادەی ڕاست و حەقیقەت کە ئاین باشترین جادەیانە لەو بوارە ئەویش بە باش بەکارهێنانی ئاین بۆ تێگەشتنی چاک لە ئاین سڵاو ڕێزم بە هەموو لایە دەستەکانە خۆش بێ مامۆستا دەست خۆش هاتون سپاس بە هیوایەوەی گفتوگۆکانمان بێتە جێ ئەوەی کە گرنگە هەموو تاچێکمان هۆشیاریمانە بێ نەک ڕێکخراوێک و شوێنێکی تایبەت کار لەسەر ئەم بابەتە بکە بە هەمومان بتوانین وەک مامۆستا فەرمووی کە ئێمە کۆمەلگایەکی هەمومان تێکەڵین و یەک خێزانین هەمومان کێشە گرفتەکان لەناو خۆمانە چارەسەرکەین نەگاتە ئەوەی کە کارەساتی ناخۆشتری لێ بکەوێتەوە دوورکەوتنەوەی ناخۆشتری لێ بکەوێتەوە بە هیوای ئەوەی کە هەمومان ئەم بابەتە بە گرنگیەوە سێر بکەین.